وەرزی هەشتەمی خولی یانەنابەکانی کوردستان کۆتایی هاتوو. یانەی سەرەفانی بۆ جاری دووەم لەسەرێک بووە پاڵەوانی خولەکە و هەریەکە لە یانەکانی ئاڵا و هەڵۆش دابەزین بۆ ریزی یانە پلێکەکانی کوردستان. ناجێگیری ئاستی یانەکان و گرفتی دارایی و گۆڕینی ڕاهێنران لە کێشە دیارەکانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستان بوو. ئایاکردنەوەی خول بۆ ڕاهێنەران و ناوبژوانان تا چەند کاریگەری باشی هەبووە لەسەر پێشکەوتنی خولی نایابی کوردستان. بۆچی تاوەکو ئێستا ژیانەکان لە کاتی شکستەکانیان هۆکارەکەی دەخەنە ئەستۆی ناوبژووان. وەرزی هەشتەمی خولی نایابی کوردستان تەوەری سەرەکی ئەم هەفتەی بەرنامەی ئینسپۆرت دەبێت. ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن و لەگەڵ میوانی بەرنامە شرۆڤەی زیاتری ئەم بابەتە دەکەین. هەر لە مەڵقەیەدا ژیانی یاریزانێک بەسەر دەکەینەوە و کەسایەتێکی دیاریش دەدوێنین و چەند پرسیارێکی وەرزشی ئاڕاستە دەکەین. ئینسپۆرت شەوی هەینی کاتژمێر 7:05